سپاس بو قطابیت کلیجا دودانان و افریقی هاتین سردان مالدان عمرا کلی شنیزیک و روشادان عمرا پرسن که بیتی چنه خاصة سبارت کلیجا دودانا وگیره داره هنده که بیتی تقمه دودانان هنده که دودان تو بسر و بربون بود چای کن پاکش کن مثلا حشونه ترتیبی که بود دودان تواب کن و هم دخواست که مثلا هر کلیجا دیجی نه بس کلیجا دودانا کلیجا دودانا کلیجا دیجی بین جارجا سردانا مبکن کام بیتی چینه جم هندك ايش هنجلك تاثير ده بتشبه بهندك وكي سكري او وقت قطابیت پزشکی دان عمت هاتین سردان دان عمراب کین پشکینیه بواب کین کات محتاجی چنه حشو بی طاخم بیتن دان کشون بید که محتاجی چه و پشکینیا بردام بوا کین و پشتی معلومات کامل شو ورد گرین ده برای کینه کل یوم ما تین کلینیکو دلوارا چاره سریه بوا کین تایبەتمەندی ئەم تەماتێش کە لێرە بەرهەم تێت ئەوەیە کە لە تەواوی مەوادی غەزاییە کە لە ناو خاکانیە یا لە شوێنێکە لەبەرەوەی کشت و کاڵی زۆر کراوە پێی نەماوە ئەو مەواد غەزاییە لەوێ نەماوە ئێمە توانین لێرە لە اختیاری ئەو مەحسوڵات دای بنین و مەحسوڵێک بەدەستبێرین کە هەم لە نەزەری زاهری و هەم لە نەزەری تام و لەزەت و بەرتەری بێت بەسەر بازاڕە جیاوازیە تایبەتیشی کە هەیە ئەم تەماتێک کە لێرا بەرهەمتێت بۆ ماوەی زیاتر لە مانگێک لەو قاڵبۆ لەو شکڵی خۆیان هەرەمێنێتەوە لێرا لەخوا بە زیاوێ کارەکەمان ڕاحەتە و مەشغوڵین و کار خەریک مەحسوولی تەماتە بەرداشت دەکەین و شەتڵەکانی هەروە پەروەرشە دەین لەژێر دەست چەند نەفەرا زەحمەتیان کێشاوە کارێکیان واخسە اختیار ئێمە و ئێمەش خەریکین کارێ مەسەڵەن عەزیەت نییە بێژی لێرە عەزیەتە بین نسبەت بە کارهایەتر زۆر باشترە دائیمی ئێمە لێرا کارەکەین لە زستانە کابرا لە دەرەوە مەسەڵەن لەبەر سەرما و سۆڵا کارەکە و مەسەڵەن سوودێ واشیە نییە بۆی وەلەم ئێمە لێرا لەبەر سۆمپا هەدا ئەتوانی بە کراسی عادی و بەڕکابیەکیشەوە لە ناویان بکەیت و هیچ مشکلێ نییە کارێ سادەیشە و شوریکە Jag tycker att det är bra att vi har dem eftersom att då går inte ungdomar ut samma tider som vi gör nu. Ja, det är inte lika mycket folk ute, folk samlas hemma istället. Man är typ 8 personer max, vill säga. Jag tycker att det är bra. Jo, men det är väl bra regler att vi försöker stoppa smittspridningen i landet så att vi slipper belasta vården allt för mycket och naturligtvis för många avlidna är inte heller någonting som vi vill uppleva.